بە شێوەیەکی ورد پشکنین بۆ هەموو بارە گومرگیانە دەکرێت کە لە دەواازەی نێودوڵەتی باشماخەوە دەردەچێت. ئەمانە هێزەکانی یاسایشی سلێمانین لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت جێگیرکراون بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی قاچاقچێتی و یاساشکێنی و ڕێگر بن لە هەر حاڵەتێکی نەخوازراو. جێگیرکردنی ئەم هێزە پاڵپشتێکی بەهێز دەبێت بۆ زیاتر کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکە لە تەواوی ئەو کەسانەی گەربیانەوێت یاساشکێنی بکەن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی دەواازەی نێودوڵەتی باشماخ بەکارێکی زۆر باش شێزانین و بە هاوکارێکی باشی خۆمانیان دەزانین لە ڕوبەڕووبوونەوەی هەر دیاردەیەکی نایاسایی و خروقاتێکی یاسایی. لە بەڕێوەبەراتی دەواازەی نێودوڵەتی باشماخ وەک ئاماژەم پێدا سەرجەمە بوونکەوە بەشانەی کە لێرەن لە ڕابردوودا ئەرچی خۆیان هەستاون ئیش و کارەکانیان جێبەجێ کردووە بۆ لە مەولا ڕێکارەکان لەلایەن خۆمانەوە تند و تۆڵتر دەکرێتەوە. ئەچی دەم هێزەی کە بە بڕیاری جەنابی کاقوبات لێرە جێگیر بووە هاوکارێکی باشە بن بۆ ئێمە. ئەم هەنگاوە کردداری جێگری سەرۆکی حکوومەت بۆتە جێگای خۆشحاڵی بازرگانان و کەسبکارانی نێو دەواازە سنووریان نێودوڵەتیەکە. ئەوان پیان وایە ڕوبەڕووبوونەوەی قاچاقچێتی کاریگەری باش لەسەر جوڵەی بازرگانی دادەنێت. دەستخۆشی بۆ جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێز کاقوبات تاڵەبانی لەپای ئەو هۆڵانی کە داوەتی بۆ چاکسازی لە سنووری پارێزگای سلێمانی و لە مەرزی نێودوڵەتی باشماخ دیارە بە تەکید هۆکاری ئەبێتە هۆی ئەوەی کە جوڵەی بازرگانی زیاتر لە مەرزەکە ببوژێتەوە و خەڵکانێک بە ئازادی بن ئیشکەن و کار و کەسبی خۆیان بکەن. داهاتی دەواازەی نێودوڵەتی باشماخ بۆ مانگی حوزەیران 11 ملیۆن و 375,000 دلار بوو، بەڵام مانگی تەمووز 11 ملیۆن و 775,000 دلارە. دەردەکەوێت لە دوای ڕاستپاردەکانی جێگری سەرۆکی حکوومەت بۆ کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکان داهاتی خەڵە سنووریەکان زیادی کردووە. بۆیە ئەم هێزانە بە جێگیری لە ناو دەواازەی نێودوڵەتی باشماخدا دەمێننەوە تا ئەو کاتەی تەواو دڵنیا دەبنەوە لە بنبڕکردنی قاچاقچێتی و یاساشکێنی. سەلاح جەمیل، کورسات نیوز، دەواازەی نێودوڵەتی باشماخ.